هەڵبەتە خۆشبەختانە ڕەنج لە ئێستادا کچان هاتوونەتە پێشەوە لە سەرجەمکایەکانی کۆمەڵگەدا تایبەتی لە بواری وەرزشدا گرنگی ئەم تەوەری ئێمە لەوە زیاد کە لە دەروێ وڵاتیش بە هەمان شێوە کچان توانیویانە کۆمەڵێک بەربەست و کۆمەڵێک ڕێگا ببڕن. تینا ئەمین کچێکی کوردی دانیشتی وڵاتی سویدە لە ئێستادا و یاریزانێک لە یەکێک لە یانە بەناوبانگەکانی ئەو وڵاتەدا وەرگیراوە توانیوێتی پلێکی باش بەدەست بهێنێت و لەگەڵەوەدا کە کچێکی گەنجی وڵاتی سوید و بەڵام خۆی کووردە لە وڵاتی سوید دانیشتەجەیە. ڕاستەخۆ دەچینە لای تینا بزانین چۆن توانیوێتی ئەو قۆناغانە ببڕێت، چۆن توانیوێتی کە لایەنێکی گرنگی ئەو وڵاتەدا دەست بەکار بێت. تینا سڵاو لێ بێت دانیت باش. زۆر سڵاو دانی باش. بەڵێ تینا وەکو کچە کوردێک چۆن توانیت لایەنێکی بەناوبانگی سویددا کار بکەیت یاخۆ یاری بکەیت؟ زۆر پێم خۆشە کە توانی ماوەکەم هەر لە ماڵیوە حەزم لە تۆپان بووە هەر بەردەوام بووم لە 4 ساڵیوە ئینجا ئێستش هەر بەردەوام. بەڵێ یاری تۆپی پێدا تینا یاری دەکەیت وەکو کچێک کەمتر کچان خواستی یاری تۆپی پیان هەیە، چۆن ئەو حەزت بۆ دروست بووە چۆن ویستت لە یاری تۆپی پێدا کار بکەیت؟ وەکوتم هەر لە ماڵیە گەڵ باوکم سەر تۆپانم کردووە لە تەلەڤیزۆن اینجا لە 4 ساڵەیە کردویان ناو تۆپان اینجا هەر ئێستش بەردەوام بوومە هەر حەزم لێ بووە چونکە برادر و هەموو برادەکانم لەگەڵیشم یاریان کردووە بەڵێ. بەڵێ تینا ئەتەوێت تۆ لە ڕێگەی ئەم یانە گرنگەوە کە تۆ ئێستا لە سوید لەوێ یاری دەکەیت و یانەکە تۆیان گرتوۆتە خۆوەکو کچە یاریزانێک ئەتەوێ یاخود خولیات هەیە یا ئاواتە هەیە بچیتە هەڵبژاردەی کچانی سویدەوە هەوڵ بۆ ئەوەی حەزکم پێگەورەتر بووم و بڕۆم بە دەرەوەی وڵاتیش یاری بکەم و لە وان گەورەکان وەکمان شتی نایتد و مارشلۆنە و هەر هەڵبژاردرم بۆ کوردستانیش یاریکەم ڕۆژێکی زۆر خۆشە بێت بۆ سویدیش. بەڵێ تینا ژمارەی زۆر لە گەنجانی کچان و کوڕان لە دەری وڵاتدا دەبینرێت، بەڵام ئێمە زۆر کەمیان دەبینن کە لایەنە بەناوبانگەکانی جیهاندا کار بکەن یاخود لە یاری وەرزشەکاندا بێنە پێشەوە. ئەمە بۆ تۆ چۆن بوو؟ چۆن توانیت وەکو کوردێک وەکو گەنجێک لە دەری وڵاتدا ئەم قۆناغە ببڕیت؟ پێم وایە زۆر ئاسانترە لە دەرەوەی وڵات لە کوردستان زۆر زەحمەتترە بۆ کەس کە یاریکەن تۆپان کە هەر لە کوردستان زیاتر کوڕ یاریەکەن و واکەن کە چی بڵێم بەڵام لەگەڵ ئەوەدا زۆر کەم لە گەنجان دەبینرێت کە لە یانەکاندا کار بکەن، واتە گەنجان خوان نانەوێت یاخود خوان و خواستانیە کە لە یاری وەرزشەکاندا کار بکەن یاخود دەرفەتیان بۆ نییە تایبەتی لە دەروی وڵاتدا. ئەوزم دەرفەتیشیان نییە و حەزیشیان بە زیاتر بێ و زۆر حەزم لێە بۆیە هەر بێگومان هەر بەردەوام بوومە و کشتێکی تەوێ ئەبێ بیکەی خەنێ خەڵک هەر ئەوازانن هیچ نابنە ئەستێرە بەس وانە ئەتوانی ببیتە هەموو شتێک ئەوەیەتە. باشە تینا تۆ ئەتەوێت مەسەڵەن بۆ نمونە لەگەڵ ئەوەی کە یاریزانێکی لە یەکێک لە یانەکانی بڵێن وڵاتی سوید یانێکی تا ڕادەیەک بەناوبانگە یانەی شارەکەی خۆتە ئەوانەی کە لەگەڵ تۆیانوە لە بڵێن لە نەتەوەکەی تۆنین یا کوردنین یا خەڵکی سویدن ئەوان چۆن ئەڕوانە یاریزانێکی کورد کە لە نێو یانەیەکی گەورەی سویدا یاریزانە؟ بەڵێ تۆ بێگومان کۆمەڵێک هاوڕێت هەیە کۆمەڵێک کەس هەیە لەگەڵ تۆیا کە سویدین و خەڵکی سویدن تۆش یاریزانێکی کوردی ئەوان تێڕوانینیان چییە بۆی کە تۆ گەیشتووی بەم ئاستە و چوویتەتە یانەیەکی گەورەی سویدی؟ زۆر برادەکان خۆش بووە کە من وەرگرتومە بۆ ئەم وانەیە زیاتر خەڵکی سویدی وەرەگرن ئەم وانەیە بەس زۆر پێم خۆش بوو کە منیان هەڵبژارد و زیاتر سویدیە لەم وانەیە و زۆر پێ خۆشحاڵ بووم کە منیان هەڵبژارد و بەسە بێ خۆت پیشان بدەیت هەروە لە سویدی و فەرقی نییە لە چۆوە دێ هەر باش بی وەرتەگرن. بەڵێ تینا تا چەنە خێزانەکەت
کاریگەریان لەسەر تۆ هەبووە کە یاری بکەیت تا چەنێت پاڵپشتی تۆ بوون لەم یاریەدا؟ دایکە باوکم زۆر سپۆرتمیان کردووە، گەیاندویان منیان گیاندووە بۆ تۆپێن و هەتوونە سێریارەکانی منیان کردووە، هەروە خزمیشم و برادەرەکانم زۆر سپۆرتی منیان کردووە و زۆر مهمە کە و سپۆرتت هەبێ بۆی بتوانانی زیاتر بڕیتە پێشەوە. بەڵێ تینا دەتەوێت لەم یانەیە بە چی بکەیت یاخود ئامانجی تۆ بۆ هەڵبژاردی تۆپی پێی سوید چییە؟ تۆپی پێی کچانەی سوید؟ ئەمە لە تۆپێنی سوید زیاتر بڕۆن ئێستا لە وەستی ئەستی دووەمین، ئەمە زیاتر بۆین ئەستی یەکەم و هەر زیاتر و منیش خۆم بڕۆنە ناشناڵ تیمەکەی سوید. بەڵێ بەڵێ تینا یانەکەی تۆ ناوی ڤێستەرۆس سپۆرت کلۆپە کە هەر یانەی شارەکەی خۆشتە. ئەم یانەیە کە لەسەر ئاستی شارەکەی خۆت بڵێن تو ئێستا یاریزانی لێ یاری دەکەیت، لەسەر ئاستی سوید چۆنە؟ یعنی ئەو یانەیە بڵێن مستەوای ئەو لەسەر ئاستی سوید چۆنە؟ ئاستی سوید ئەم وانەیە زۆر بەرزە، بەس ئەتوانێت بەرزتریش بێ بۆ کچان ئەمە بەرزە، بەس ئەگەر لەگەڵ سێرەوەی کوڕکەی زۆر بەرز نییە، بەس هەر باشیسە بۆ کچێکی کورد وەک من قەت بینیوە لە سوید ئاها لەو ئەستێکی بەرز بن وەک من ئێستا. باشە تۆ بێگومان لەوێ خوێندکاری یعنی ئەخوێنیت لە چ قۆناغێکی ئەو یاریەی کە تۆ ئەیکەیت یاخودۆکو یاریزانێک کە لەو یانەیە یاریان بۆکەیت هیچ کاریگەرێکی لەسەر بڵێن ڕوتی خوێندنەکەت کردووە یاخود هاوشان لەگەڵ ئەوە ئەتوانی ڕوتی خوێندنەکەش بەردەوام بێ؟ بەڵێ زۆر تەمرینمان هەیە، تقریبا 5 جار لە هەفتەیەک تەمرینمان هەیە، بەس هەر بە شەوانیش خوێندن و شتەکەم و لە پێش لە مەدرسەش زۆر خوێندنەکەم بۆ تۆزە هینە بەهێنە جار، بەس هەر بەردەوامم بە هەردووکەی زۆر باشە ڕۆکن. بەڵێ تینا کە بوویت بە یاریزانی ئەو یانەیە کاردانەوەی هاوڕەکانت خێزانەکەت کە سوکارەکەت چی بوو کە لایەنێکی گرنگی ئەو وڵاتەدا وەرگیراویت؟ هەمویان زۆریان پێخۆش بوو و باوکمیش داینا لە فەیسبوک و خەڵکێکی زۆر کۆمنتیان کردبوو، سپۆرتی منیان کردبوو، زۆر بەشیان ناناسم و زۆر پێخۆشحاڵم. زۆر سپاس بۆ ئێوە، ئەمجە برادەرەکانیشم زۆر پێیان خۆش. بەڵێ تینا تۆ لە پێکهاتەی بڵین هەڵبژاردەکەتە هەڵبژاردەی یانەکەتە لەکوێ یاریەکەی؟ مەمورە؟ یعنی لە شوێنێکی ناو ساحەکە یاریەکەی لە هەڵبژاردەکە لەکوێیت؟ زیاتر ناوڕاست یاریەکەم، هەنە جاریش لە پێشەوە. یاریزانێکی ئەوانەی کە لەگەڵ تویان چۆن هەڵ ئەسەنجێن، چۆن یاریزانێکی؟ یاریزانێکی باشم، بە چی بڵێم سەریعم و تەکنیکێکم باشە و پاسەکانم هەموو شتێ ئاهۆ باشە. تا ئێستا بەشداری چەند یاریت کردو لەگەڵ ئەو یانەیە یاخود بەشداری هیچ پاڵەوانێتێکی گەورەت کردووە لەگەڵ یانەکەیە؟ جارێ نا، تازە دەستم پێ کردووە، بۆیە سیزنەکەش هێشتا دەست پێ نەکردووە، لە مانگی 4 دەست پێکە، بۆیە هێشتا بەس تەمرینشتم کردووە لەگەڵ. بەڵێ تینا لە تەمەنی 4 ساڵیەوە تۆ یاریزان یاخود خەریکی یاریت لەو تەمەنە جاتاوەکو ئێستا چی یارمەتیت بۆ یاخود لەکوێ فێر بوویتە سەری چیت کردووە کە پێش کەوتویتە؟ بەشداری چ خولێکت کردو یاخود هیچ مامۆستایەکە هەبووە؟ بەڵێ کەوچەکەم لە وانە کۆنەکەم زۆر یارمەتیمی داوە، سپۆرتم کردووە و وای کردووە کە زیاتر حەزم لێ بێ، لەگەڵ برادەرەکانیشم هەر لە 4 ساڵیە هێنێکیان بەردەوام بوونە لەگەڵم هەر هێشتەش زۆر یارمەتیمیان داوە و دە هەروە دایک و باوکمیش یارمەتیمیان داوە، هێنە جار حەزت لێ نەبوو. تۆ وەکو یاریزانێک لەو یانەیە کە ئێستا لەوێ بوویتە یاریزانێکی گرنگ و خۆش دەڵێی لە داهاتووە لە دوای ئەوەی کە ڕاهێنانەکانەکەیت وا بڕیارە لە پاڵەوانێتەکانی شا بەشداری بکەیت، هیچ پاڵپشتیەکی دارایی ئەکری لە لایەنیانەکەوە؟ بەڵێ ئەمە کە یارمەتی زۆر منیان بدەن و
تینا تا ئێستا هاتوویتە بۆ کوردستان یاریەکانی کوردستانە بینیوە چیتە ناو تیمی یاریەکانی کچانەوە بێگومان لە کوردستانیشە بە هەمان شێواز تیمی کچان هەیە کاتی دە کۆمەڵە یاریزانی باش یاریان تێ ئەکەن سەردانی کوردستانە کردو لە نزیکە ئەو یاریزانان و بینیوە ناوڵ هیچ کچینم نبینەوە لە کوردستان یاریکەن بۆ ئەمە زیاتر ببینم هاوین ئەلێ بووم بەس هیچ سوا سێرم نکردووە بێگومانم کە ئەمە لە پێشتر ببینم و زیاتر کچ لە کوردستان یاریکەن کۆنتاکتە لەگەڵ هیچ یاریزانێکی کوردستان دانیە یاخود ئاشنایەتی هەبێ لەگەڵیاندا بیان ناسیت ناوە لە کوردستانەوە نا بەس لە سوید هەیە یاریزانی زۆر باشی کورد لە کۆڕ بەس هیچ چۆنە نەبووە هین کچان و باش لە داهاتووە هیچ ئەوە ئەگەرێک هەیە یاخود پلانێکە هەیە بتانی لە داهاتووە لە هەرێمی کوردستانیش هاوکاری یانەکان بکەی یاخود ئەو ئەزمونەی خۆت بۆ یانەکانی هەرێمی کوردستانیش بگەڕێنیتەوە بۆی کە بتوان ئانی ژاریزانی کورد لێرە بنیاد بنێن بۆ تۆپی پێ بە تایبەتی بەڵێ حەزکەم هەنێ ساڵم زیاتر بێمەوە بە کوردستان و یاریکەم لەگەڵ وانەکانی ئەوێ سێرکەم چۆنە و یارمەتیان بدەم بۆی کچ زیاتر بێوێ یاریکەیە ئەلەوێ و بەڵێ کچ و کوڕە فەرقیان نییە هەموو کچ ئەبێ یاریکەن و خۆیان ئەێنە بەڵێ تینا هیوا ئەمین یاریزانی تۆپی پێ لە سوید زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە ڕێگەیان بەرنامەی لەگەڵمانە بووی زۆر سپاس تینا سەرکەوتوو بیت